لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 208 لەوانەکانی تەفسیر قورئان پیرۆز بێمەوە خزمەتتان بەستی ڕەزامەندی خوای گەورەوە هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إن الذين آمنوا وعملوا الصالحات وأقاموا الصلاة وآتوا الزكاة لهم أجرهم عند ربهم ولا خوف عليهم ولا هم يحزنون. بەڵێ خۆشەویستان، هەر لە درێژەی ئەو کۆمەڵە ئاەتەی کەوە خوای گەورە سوبحانە وتەعالە باس لە ریبا دەکا، دیارە لە دوو ئاەت پێشتر خوای گەورە باسی لە ریبا کرد. لە ئاەتی سێیەم ئەو ئاەتێکە خوێنمانەوە خوای گەورە باس لە ئیمانداران دەکا. لە دوای ئەوەش دیسان خوای گەورە سوبحانە وتەعالە باز لە ریبا و هەروها هەڕەشەکردن لەو کەسانەی کەوا بەردەوام دەبن لە ریبا. ئیتر لە نێوانیان خوای گەورە باس لە ئیمانداران دەکا. ئەگەر لە بیرمان بێت ئاەت پێشتر کۆتا ئاەتی پێشتر خوای گەورە دەفەرمێ والله لا يحب كل كفار أثيم. کاتێکەوە باز لە ریبا دەکات لە کۆتاییدا دەفەرمێ والله لا يحب كل كفار أثيم. خوای گەورە کەسانێکی خۆش ناوێت کە زۆر کافرن، زۆر تاوانبارن. وەکو لەوێش باسمان کرد ئەو کەسەی کەوە ئەسڵەن پێی وایە ریبا حەلالە، یعنی کاتێکەوە خوای گەورە حرامی کردی ئەو بە حەلالی بزانێ ئەوە کافرە، نەک هەر کافرە. خوای گەورە بە زۆر کافری دادەنێ کەواتە سیغە مبالغەی کافرێکی زۆر کافر. و هەروەها ئەوەی کەوە هەر پێشی وایە حرامە بەڵام لەبەر مەسلحەتی دنیای خۆی وا تێدەگاکەوە مەسلحەتە ڕیبا هەردەکا، خوای گەورە بە ئەثیم ناوی بردیە، واتە کەسێکی زۆر گوناهبار، سیغە مبالغەی ئاثیمیە. ئیتر لەبەر ئەوەی وەکو زانایان دەفەرمون بەڕاستی ڕیبا وەکو لە خیلالی و ئاەتە پێشترەوە لە دواتریش بە دیار دەکەوی زیاتر، بەڕاستی ڕیبا و ئیمان دووشتی دش بە یەکن، تێک ناکاتەوە. لێ خوای گەورە لە نێوانیاندا باسی لەو ئاەتە کردێتاوەکو تێمان بگەینی ئینسانی ئیماندار وانییە کەوا ڕیبا بکات. نا إن الذين آمنوا وعملوا الصالحات، ئەوانەی بە تەئکید ئیماندارن و کردەوەی چاک دەکەن و هەروها نوێژ ئەنجام دەن و زەکات دەدەن، ئەجر و پاداشتیان هەیە لای پەروەردگاریان، هیچ ترسیان لەسەر نییە و هەروها خەفەت ناخۆن. کەواتە تەمەشا دەکەی صفەتی ئیماندار ئەوەیە کەوا جۆڕایەلی فەرمانی خوایە، لە جیاتەوەی بیر لە ریبا بکاتەوە بە پێچەوانەوە زەکاتی مالی خۆی دەردەکا، زەکاتی مالی خۆی دەردەکا. کەواتە وەکو خوای گەورە لە سوورەتی ڕوم دەفەرمی الروم دەفەرمیتن يمحق خوای گەورە سوبحانە وتەعالە دەفەرمی وما آتيتم من ربا ليربو في أموال الناس فلا يربو عند الله وما آتيتم من زكاة تريدون وجه الله فأولئك هم المضعفون. يعني بتصوري بشر كاتكوا زكاة ددين نفقة وصدقة دكي بتصوري بشر پارەیەکە و دەڕوا و هیچی لێشی نابیتەوە لە دنیاە. وەکاتێکەوە ریبا دەکەی بە تەسەوری بەشەر ئەوەیەکەوە لە بۆ نمونە 5 دینار دەدەیە کەسێک 6 لێ وەردەگرێت زاهیرەن زیاد دەکەماڵ، بەڵام بە پێچەوانەوە. خوای گەورە دەفەرمی سوبحانە وتەعالە ئەوەی کەوە بە ریبا دەیدەن ئەوە لای خوای گەورە زیاد ناکە، بەڵام ئەوەی کەوە بە سەدەقە و بە زەکات دەیدەن ئەوەیە زیاد دەکا. و بە فعلیش لە دنیا و لە قیامەت ئەو هایە، لە دنیا و لە قیامەت ئەو هایە. کەواتە ئینسانی ئیماندار زەکات دەدا و لە نەتیجەی ئەو زەکاتەش خوای گەورە سوبحانە وتەعالە بەرەکەت دێختە ماڵەکەی و ماڵەکەی پاک دەکاتەوە و هەروەها لە دنیاشدا بەرەکەت و بەروبوومی ئەو زەکاتی دەبینێتەوە، لە قیامەتیش بە ئەضعاف مضاعفە خوای گەورە پاداشت داتەوە. ئیتر إن الذين آمنوا وەکو چەند جارێک باسمان کردێ لێرە و لە چەندین جێگایت کە خوای گەورە کە باس لە ئیماندار دەکا، دیارە ئیماندار ئەو کەسەیەکە یاخود تعریفی ئیمان ئەوەیە کەوە ئەو تەصدیقەیە، ئەو بەڕاززانینەی هەموو ئەوانەی لە لای خوا سوبحانە وتەعالە لای پێغەمبەرەکەی هاتی صلی الله علیه وسلم بەڕاستی بزانی
بەڵام نەکەر ئەوەندە تەصدیق بی فقط بەڵکو لەگەڵ جۆرایەلیکردن و تەسلیم بوون مع القبول والإذعان كواتا هموت قبول بي وكو عقيدة وبيرو باور وهروها ملكسيش بي لبوي كواتا ياخذ بشيويشكا وكو قتمان إيمان للا أهل السنة والجماعة أو كوا اعتقاد قول عمله اعتقاده لنا دلو درون وهروها درك بيكردنو وبابلين دان بيدانانا بزمان كوا أتو مسلماني بهمو أوشتاني إيمانته بهمو أوشتاني كخوا فرموت سبحانه وتعالى براستي دزاني دعوشي لو ذكي وهروها بكردوش دي سلميني كوا بيبا بندبي إتر إن الذين آمنوا وعملوا الصالحات أواني كوا إيماني أنه وكردوي تاك دكن كواتا إيمان بتنهاوك قوتما نية قول عمله برام كاتي كوا عمل الصالحي لدوا دادي أو التأكيد بابرين لبوي كوا خواهی گەورە سبحانه وتعالى تێمان دەگەینیتن عملی صالح بەشێکی زۆر گرنگە لە ئیمان عملی صالح بەشێکی زۆر گرنگە لە ئیمان ئەگەر نا فقط کە دەفەرمی إن الذين آمنوا عملیشی تێدایە بەڵام تاوەکو تێمان بگەینی تەخصیص بعد عام واتە لە دوای بەعام فەرمی ئیماندان ئەو جە فەرمووشی کە ئیماندار ئەوەیە کە عملی صالحیش دەکات تاوەکو تێمان بگەینی عملی صالح بەشێکی زۆر گرنگە لە ئیمان عملی صالح کردەوەی چاک ئەوەی کەوا بە ئیخلاص و بە سەوابەوە ئەنجام دەدرێ نیشانەی ئیمانداری ئەو کەسەیە وە لە دوای ئەوەش وأقاموا الصلاة وآتوا الزكاة طبعا نوێژکردن و هەروەها زەکات ئەنجامدانیش دوو ڕکنون وەکو هەممان دەزانین لە ئەرکانەکانی ئیسلام ئەویش لە ضمنی عەمەلی صالحەکەیە بەڵام ئەویشیان دیسان لە بۆ گرنگی پێدان و نیشاندانی ئەوەی کەوا زۆر مهمە لای خوای گەورە سبحانه وتعالى بەتایبەت باسییان دەکاتن وأقاموا الصلاة ئەو نوێژەی کەوا پەیوەندی بەندە لەگەڵ خوا سبحانه وتعالى تەنظیم دەکە وأقاموا الصلاة وآتوا الزكاة وأوانەی کەوا زەکات دەدەن ئەو زەکاتەی بە فەرمانی خوا پەیوەندی تو لەگەڵ دەور و بەرد تەحدید دەکە بەشێک لە پەیوەندیت لەگەڵ دەور و بەرد کە بەو شێوەی زەکات دەدەی بەبێ مقابل لە پێناوی خوا بە فەرمانی خوا بە مەبەست ڕەزامەندی خوا ئەو لەبەرەوەی ئەو دینە دینی دنیا و قیامەتە دینێکە کەوا تەنظیمی عیلاقە بەینی بەندە لەگەڵ خوا سبحانه وتعالى و هەروەها بەندە لەگەڵ بەندەکانی دەوروبەری و ئەو کۆمەلگای کەوا تێیدا دەژیە بەڵێ ئەقام و سەلات وەکو معلومە نوێژەکانیان ئەنجام دەدەن بە هەموو ئەرکان و واجبات و سنەت و خشوع و خضوعەوە بە هەموو ئەوانەی کەوا تێیدا پێویستە و بەو شێوەی کە پێغەمبەر کردیتی صلی الله عليه وسلم وآتوا الزكاة وهروها زكاة مالكاني خويان ددن وەکو گوتمان بەو میقداری کە خوا فەرمانی پێ کردیە سبحانه وتعالى دەیدەنە ئەو کەسانی کە خوا فەرمانی کردێ لە ئەسناوی زەکات وەکو لە سوورەتی التەوبە باسی دەکاتن بە مەبەستی ڕەزامەندی خوا سبحانه وتعالى لهم أجرهم عند ربهم ئەوانە کەسانێکن ئەجر و پاداشتیان هەیە لای پەروەردگاریان ئەو ئەجر و پاداشتە بەوەی عەظیم دەبی بەوەی گەورە دەبی کاتێکەوە لای پەروەردگاریانە سبحانه وتعالى ولا خوف عليهم ولا هم يحزنون هیچ ترسیان لەسەر نییە لە داهاتوویان و هەروەها هیچ خەفەت لە ڕابردوویان ناخۆن هیچ ترسیان لەسەر نییە لە داهاتوویان لە داهاتووی ژیانی دنیایان لە مەسیر و چارەنووسیان لە قیامەتیان و هەروەها هیچ خەفەت لە ڕابردوویان ناخۆن لەبەرەوەی ئەوەی کە کردەوەی چاکە کردیتیان پێیان خۆشە ئەوەی کە کردەوەی خراپە تێیدا کردیان لی پەشیمان و تەوبەیان لێ کردێ ئیتر کەسێکە نە خەوفی هەیە نە حوزنی هەیە کەواتە مطمئینە ئەو ئیتمەنانەی کە هەموو بەشەریەت بە دوایدا دەگەڕێ لە سایەی ئیمانەوە بەڕاستی بەدەست دێ ئیتر دیارەوە گوتمان لە ضمنی ئەو صفەتێک کە خوای گەورە باسی ئیمانداران دەکا بەگشتی تاوەکە تێمان بگەین ئیماندار دوورە لە ڕیبا ئیماندار دوورە لە ڕیبا بەڵکو ئیماندار پابەندە بە هەموو ئەوانەی کە خوا داینایە سبحانه وتعالى و هەروها لە تەعاملی مادیشی بەڵێ دەبەخشی بەڵام کو دەبەخشی بەبێ مقابل دەبەخشی نەک بە ڕیبا ببەخشی لە دوای ئەوە خوای گەورە دەفەرمی یا ئەیها الذين آمنوا اتقوا الله وذروا ما بقي من الربا إن كنتم مؤمنين ئەی کۆمەڵی باوەڕداران اتقوا الله ئەی کۆمەڵی باوەڕداران اتقوا الله لەخوا بترسن وذروا ما بقي من الربا
واز بینن ئەوەی کەمایە لە ریبا وازی لێبینن ئین کونتم مؤمنین ئەگەر ئەنگۆ ئیماندارن. ئەوە بە کورتیمانە ئاەتەکە ئیتر کە لێی وردەبیەوە ئەسڵەن دیسان بە یا ئەیها الەذین ئامەنوو دەستی پێکردێ ئاەتەکە کە وەکووتمان هەر ئاەتێک بە یا ئەیها الەذین ئامەنوو دەست پێ بکە ئەو فەرمانێک کە لە دوای یا ئەیها الەذین ئامەنوو هاتێت جێبەجێکردنی لە پێداویستەکانی ئیمانە. لە قەدەر ئیمانی بەندە ئەوەی کەوا لە دوای یا ئەیها الەذین ئامەنوو هاتێت جێبەجێ دەکەن. نوقسانی لە جێبەجێکردنی بەڵگەیە لەسەر نوقسانی ئیمانی ئەو بەندەیە. یا ئەیها الەذین ئامەنوو اتقوا الله تەقوای خوا بکەن وەکووتمان تەقوای خوا سوبحانه وتعالى زۆر بە سادەیی واتە فەرمانەکانی خوا جێبەجێ بکەن سوبحانه وتعالى واز لە قەدەغەکراوەکان بینن بەمەبەستی ڕەزامەندی خوا و لە ترسی خوا سوبحانه وتعالى اتقوا الله بەگشتی و بە تایبەتیش وذروا ما بقي من الربا کەواتە ئەوەی هەتاکو ئێستا ریبای کردیە بەڵام لە دوای دابەزین و ئاتەم لە دوای پێی دەگا لە دوای دەزانی کەوا چ جەریمەیەکی گەورەی و خوای گەورە حەرامی کردیە وازی لێبینە وذروا ما بقي من الربا کەواتە کەسێک کە تەعاملی بە ریبا کردیە ئەوەی کەوا وەریگرتیتەوە لە ریبا فەلەه ما سەلەف وەکو لە ئاتەکەی پێشترێ فەرمووی بەڵام ئەوەی کەمایە وذروا ما بقي من الربا ئەوەی کەمایە وەری مەگرە لە ریبا ئەوەی کەمایە وەری مەگرە لە ریبا لەو لەحزەیکەوە ئەو ئاتانت پێگەیشت ئیمانداری ڕاستەقینە ئەو هەیە لەو لەحزەیکەوە ئاتەکان پێگەیشت و زانیت خوای گەورە بە گەورەیی باسی ئەو قەزیە کردیە ئەوەی کەوا پێت گەیشت لەو لەحزەی کە پێت گەیشت ئەوەی کەوا ما لە ریبا وازی لێبین وذروا ما بقي من الربا جاوکو معلومە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە دوای فەتحی مەککە لەو تاریکەوە دای لە بۆ مسلمانان لەوێندەرێ ئیتر لەوێندەرێ یەک لەو فەقەرەی کە باسی دەکاتن دەفەرمی وكل ربا في الجاهلية موضوع تحت قدمي ئیتر بە اختلافی ڕوایەت هاتێ وأول ربا أضاعه ربا عمي العباس ئیتر دیارە عباس ئیمامی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە جاهلیەت تەعاملی بە ریبا کردە ئیتر پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمی ئەوەی کەوا مایە لە ریبا هەر هەمووی موضوع تحت قدمي لەژێر پێی خۆمی دادەنێم کەواتە تەواو تەعامل بە ریبا ناکرێ و ئەوجا دەفەرمی یەکەم ریبای مامی خۆمە دای دەنێم تەواو نابی تەعامل بە ریبا بکرێ ئەوەی کە کرا ئەوی دیکە لێرەوە سقوتی پێ دەکرێ ئەو عەقدانەی لەسەر ئەساسی ریبا کرا پێویستە سقوتی پێ بکرێ کەواتە وذروا ما بقي من الربا ئەوەندەی کەوا ما لە ریبا وازی لێبینن إن كنتم مؤمنين ئەگەر ئیماندارن کەواتە لێرەدا خوای گەورە هەروەکو ئاەتەکەی بە یا ئەیها الەذین ئامەنوو دەست پێ کرد لە کۆتاییش دەفەرمی إن كنتم مؤمنين ئەگەر ئەنگۆ ئیماندارن وازی لێبینن واتە مانایەکەی چییە؟ مانای عەکسەکەی چییە؟ مخالیفەکەی چییە؟ واتە ئەگەر وازی لێ نەین ئەوەنگۆ ئیماندار نین ئەگەر وازی لێنن ئیماندار نین بەڕاستی ریبا لەگەڵ ئیمان تێک ناکاتەوە دووشتی زۆر لێک دوورن دووشتی زۆر دژ بە یەکترین کەواتە ئەگەر ئیماندارن وازی لێبین ئەگەر وازی لێنان واتە شەک و گومان لە ئیمانەکەتان هەیە فإن لم تفعلوا لە دوایەوە دەفەرمی ئەگەر وانەکەن ئەوەی کە ریبایە وازی لێنەینن فأذنوا بحرب من الله ورسوله ئەگەر واز نەینەن لە ریبا ئەوە فأذنوا ئەی پێتان ڕادەگەینم بزانن کەوا خوای گەورە ئیعلانی حربتان لەسەر دەکا فأذنوا کەواتە ئەو علمتان هەبی بۆی کەوا خوای گەورە ئیعلانی حربی لەسەرتان کرد لەلایەن خۆی و پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم فأذنوا بحرب من الله ورسوله دوێکوەندێک لە پیاوانی سەلەف لە تەفسیر واتێدا دەفەرمون ئەوەی کەوا واز لە ریبانەینی دەی با چەکێک دەست کاتن و دەست بە شەڕ بکا لەگەڵ خوا والعیاذ بالله ئەخر شەڕکردن لەگەڵ خوا کوو دەکرێ شەڕکردن لەگەڵ خوا عاقبەت و سەرنجامەکەی دیارە ئەو ئینسانە گچکەیە چییە بە شەڕ لەگەڵ خوا بکە والعیاذ بالله ئەو زەویە چییە مقابل بە عەزەمەتی خوا ئەوەی کەوا ئەو لەسەری دەژیێ ئەوەی کە ئەو هەر ئینسانێکەوە دەسەڵاتی بەسەر بەشێک لەو زەویە هەیە دەیکە ئەگەر کەسێک هەبی دەسەڵاتی بەسەر هەموو زەویشدا هەبی
أو زەویە چییە بەرامبەر بە عەزەمەتی خوا ئەو زەویە چییە لەناو ئەو کەونەی خوا سوبحانه وتعالى ئینسان زۆر لەوەی گچکەترە زۆر لەوەی گچکەترە قبولی حربی بی لەگەڵ خوا والعیاذ بالله فأذنوا بحرب من الله ورسوله بزانن ئەوەی کەوا واز لە ڕیباناینی ئەوە بزانن کەوا خوای گەورە ئیعلانی حربی لەگەڵ دەکا لەگەڵ پێغەمبەرەکەی صلى الله عليه وسلم خۆ گوتمان ئیعلانی حربش لەگەڵ خوا عاقبەتەکەی دیارە خوا پەنامامدا دیار لێرەدا کاتێکە تەواو دەبێت بە پشتیوانی خوای گەورە لەوانەی داهاتوو دێنەوە خزمەت ئەو ئاەتە و زیاتر قسەی لەسەر دەکەین وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون